بەناوی خوای بەخشندەی مهرەبان سڵاوتان لێبێت لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ناکۆکیەکانی پارتی یەکێتی دەکەین. ئەمڕۆژ لە ڕاگەنراوێکدا مەکتەبی سیاسی پارتی باسی لەوە کردبوو کە ئامادەن بۆ گفتوگۆ و کۆبوونەوە. قسە لەسەرەوە دەکەین ئایا یەکێتی نیشتیمانی مەرجی هەیە بۆ کۆبوونەوە، گرفتەکان لەسەر چین، ئایا دوێنێ برێت ماگۆڕێک پەیامی چی بووە بۆ لایەنە سیاسیەکان و ئایا بەم زوانش کۆبوونەوە دەکرێت و ئایا بەم زوانش لەم ساڵدا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکرێت. ئەم پرسیانە لەگەڵ بەڕێز حاجی مەسیفی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان تاوتوێ دەکەین. کاک حاجی بەخێر بن، سوپاسی ئامادەبوون. زۆر سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین، ئەمڕۆ کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی بوو، ڕاگەندراوێکیان بڵاو کردبەوە، ئامادەی گفتوگۆیان دەربڕی بوو. ئێوە چۆن لەو بەیاننامەیە دەڕوان و ئایا پێشتر کێشەکە لە چی بوو کە وابرار بوو کۆبوونەوە بکرێت بەڵام دوجار نەکرا؟ زۆر سپاس بەناوی خوای گەورە. من عەزەکەم شتێکی پێشەشیت گوت تەسحیحێکم ڕاستی کەمەوە. کێشەی نێوان ئێمە و پارتی نییە، کێشەی ئێمە لە حکومڕانیە. ئێمە ئەڵێن ئەو حکومڕانی ئێستا کە کاک مەسرور سەرپەرشتی دەکەوت سەرۆک وەزیرایەتی ناتەندروستە، لە نەتیجەی ئەو حکومڕانیە ئەو کێشانە دروستبوونە. ئەگەرنا ئێمە وەکو حزب یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەر پارتی دیموکراتی کوردستان کێشەی سیاسیمانی کێشتان لەگەڵ حکومی پارتیەیە لەگەر طبعا ئەو برادێک کە سەرپەرشتی حکوومەت دەکاتن ئەندای مەکرێت جێگری سەرۆکی پارتیە. بۆیە ئەو بەیانی ئەو ڕووکە من خوێنمەوە، پێشەشەکەی شتی باشتیا بوو، نەرم بوو خاڵیەکەم، بەڵام خاڵی دووەم دیسان هەندە شتی تیا بوو کە بەڕاستی ئێمە بە خاوەنی زانین، ئێمە خاوەنی شتە خراپانە نین، بێن لەگە ئێمە چارەسەری بکەن. دووش ئێمە هیچ کاتێک نەمانگوتێت دەرگای گفتوگۆمان داخستە ئەوان تازە بڵێن ئێمە گفتوگۆ دەکەین. ئێمە مێژوو ئێمە لەگەر پارتی ئەم ڕوودوێنی نییە. لە دەستپێکی دروستبوونی ئێمە من وای تێ دەنگەم ستراتیجیتی پارتی ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن لاواز بکات، یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر چۆن گچکە بکاتەوە بۆی بشکرێتن لە نێویشی بات. ئەو خواسته هەیە لە سیاسەتەکەی وا ئەبینم. باش ئەگەر ناخە لە دەستپێکی بەزێوەش هەمان شت بەرامبەر پارتی نیتانە قەچتی وانە دژایەتی ئەو فرسەتانەی بۆ ئێمەمانان ڕێککەوتووە لە بەرامبەر پارتی. من پێم وایە ئەو فرسەتانە بۆ پارتی ڕێککەت بە وەزەکە زۆر لەوە خراپ. فرسەتەن دەستکەوتوو بۆ یار پارتی لە ناوبەر نەتان کردەبێ ینی فرسەتی وهاتوە کە ئێمە دەمانتوانی بەبێ هیچ دژمنەکانی خۆمان لە پارتی بینەوە، بەڵام نەمان کردو لە پێناو بەرژەوەنی میلەتەکە نەمان کردووە. ئێمە لە دەستپێکی دروست بوومانەوە ئەوان کەوتنە وێزەی ئێمە و شیدکردنی ئێمە و مەفرەزەی ئێمە ئەوانە لە پێناو چ خراپێکیان هەبوو، چ گوناحێکیان هەبوو تو مەزموعەیەک برادەر دێن حزب دروستەکەن ئەیانەوێتن ئەو خەمە خراپەی کە بەسەر میلەت داهاتوو لە نەتیجەی ئاشبەتاڵی ئەوانەوە دێن شۆڕش دەست پێ دەکەنەوە بۆیان کوژن. لە پێناو چێ قازانجی لێکرد لە دژمنانمە زیاتن. ئێمە شەرتان دژیان کردو ئێوەش خەڵکتان من بانەچینەوە مێژوە تاڕ و تفتێک کە بەڕاستی باش بابینی سەر ئێستا مێژێکی زۆر ناخۆش بۆ کۆبوونەوە بۆ گفتوگۆ شەڕە چونکە شەڕ هەموو ئیفرازات و دەرەنجامەکانی خراپە بۆ هەموو لایەکمان خراپە. سەبارەت بە گفتوگۆ یەکێتی نیشتیمانی مەرجی هەبووە بۆ گفتوگۆ چکە باسەوە کە مەرجیەوە بوو بێت پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیکی ناسایی بکە ئەو گۆڕانکاری وەزارانە بکرێت، اینجا کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی بکرێت. مەبەسمان لە ناتەندروستی حکومڕانی مەسەلە پۆست و پلەن نییە، چەند وەزیر و چەند مدیر عام و چەند چی و چەند چییە. مەبەسمان ئەوەیە خەڵی بێزار و بێتاقەت بۆ لەو دەسەڵاتە. خەڵی لەن لای ئێمەوانان گلەی دەکەن، گازان دەکەن، نەک هەر یەکێتیەکان، خەڵکی بێلایەنیش، خەڵکی ئەحزابەکانی تریش. مەسەلە خەڵێک بەو زستانە قورسە نەوت وەرناگریتن. کارەبا زۆر خراپ بووە، ئاو خراپە، خزمەتگوزاری خراپە، ئاوادانکردنەوە خراپە. خەڵک گلەی لە کۆی ئەو هەموو شتانە هەیە. جیاوازیکردن لە نێوان ئەو ناوچە و ناوچەش. دوو قەنەعەت بکە مەسەلە سنووری هەولێر دەسەڵاتی پارتی لێە. یعنی فرق لە نێوان خەڵکی حزبەکانی تر و پارتیەکرێتن.
جوتیارێک وەکو برادرە پارتەکەی لەو دەی کە دانیشتووە بۆ خۆی بیرێک لێ بداتن باران نابارێتن کەم ئاویە بیر لێ بداتن بۆی وبرێ هێنا لە زەوی زارەکە ڕووکاتن ناهێلن بەڵام بۆ برادرە پارتێکە ئاهێلن ئەسی بیر دەباتی بیر دوان لێداتن خانووکردن بگە ڕێزێری با و باپیری خۆت بۆی ئاوەدانی بکەیتەوە لە زیاتی ئەوەی لە ناو شارە مستەهلەک بی باکارهێنەر بی بچی لەوێ ببی بە مونتێج بەرهەم هێنەر ڕێگات نادا ئەدی ئەو جیاوازی ئەو ناتەندروست نییە لە حکومڕانی ئێمە بۆیە ئەڵێن ئەو حکومەت بەس بۆ مەسەلەی نێوتەکە کاک حاجی ئەنی ئێوەش بەشدار نەبوونە لە حکومەت خەڵک لەسەر غاز لەسەر نەوت لەسەر ئاو لەسەر ڕێگەوبان گلەیشی لێوە هەیە وەکو چۆنگەی لە پارتیشێ بای خۆمان بەشدار بووینە بای خۆتان بای خۆمان بەشدار بووینە ئێستاش مەسەلەی نەوت مەلەفی نەوت باش بەڵێمە لەگەر بووینە لە تەوقیعەکانە ئەو عەقدێکە کراوە بەڵام لە میکانیزمە کەوت جێبەجێکردنەکەی لەگەر نییە مەسەلە من نازانین هێزی کار چ دەکا نازانین کۆمپانیای کارمەوەسە بەڵێ کۆمپانیای کار پێمان نارێن لە نەوتە لە نەوتە بەڵێ لە دەرهێنانە لە بازاڕکردنە لە کرێ بۆ ڕێکانە نظام لە چی ئێمە ئاگاداری تەفاسیلانە نیە بەس هیچ کۆمپانیێکتان نییە لە نەوتیش بکەوەکو پارتی نەخێ نیتانە لەوەی بڵێن سەرقەڵا و حەسیرەکەی کۆمپانیەوەیتیانە لە مۆزەف و موچەخۆری ئەو ناوچان مۆزەف و موچەخۆری ئەو ناوچانە و کارمەندی ئەو ناوچانی تایە بەڵام گشتگیرە هەموو لایەنیشتیە من لەو لێرە مدیر عام مەلۆ سلێمانیە کە لە ئیشی ئەلغامێشم کردووە کۆمەڵی تیابوو یەکگرتووی تیابوو بەخوای پارتیشی تیابوو شوعیشی تیاوو هیچیش تیابووە لای ئێمە ئەوەندە تعسوب نییە واجگیریکەی مەجال بۆ هەموو کەس فەراهەمەکەین بەڵام لای ئەوێ وان نییە یعنی ئەتەوێ بچی لە کۆمپانیای کار ئیش بکەیت ئەبێت تەسکەی ناوچەت پێ بیت من هەر لەو ماوەی چەندی برادە تەلەفۆنیان دۆکردیمە وەڵا لە هێزی کاریان دەرکردم بۆ کاکە وەڵا ئەتوو ئەگەر خۆشی یەکێتی نەبێت و خاڵت یەکێتیە مامەد یەکێتیە نابی لێرە ئیش بکەیت حزبایەتی بەو تەعەسوبە ناکرێتن بۆ توندیە ناکرێت بەس بۆ کۆمپانیەکانی ئێوەش حەزی لەم سنوور هەمان شت ڕاز نییە وڵای دەستکێ حیزبی ینی کۆمپانیەکانی جگە لە یەکێتی کاریان ڕەخساندووە من نمونەم لەسەر خۆم هێناوە بەڵێ ئاخرەوە جیاوازەوە باش تو حەزەکەت زەولەشی بەدام و دەستگاکانی ئەو حکومەتی سلێمانی دەستگانە وەکو کۆمپانیای کۆمپانیەکانیش من نازانم کابرا کۆمپانیا چگسکە هەیە خزم کەسەکانی خۆی لە دەروی خۆی کۆ دەکاتەوە ئەو شتێشرا بەڵام کۆمپانیای وا گەورە هەرچەنە کۆمپانیای وا گەورە لێرە نین هەموو کۆمپانیاکە مەسەلە بڵ ئەوی ئیشەکانی کاک فاروق مەناسەقەت بە خەڵک نایەتن بۆ تەسکی حزبی بنەوە بینە سیڤەکە دیوەرەگرد و ئستحقاقاتی ئەو ئیشەی هەبیتن دایدەنێتن جا عەزەکە ئیسلام بیتن دیان بیتن یەزیدی بیتن چ حزبێک بیتن مشکلی نیە لای ئەو کە ئەو ڕۆپیاوەشی ناوداری ئەو سلێمانیە مەبەستم کۆمپانیای یەکێتی ئیدارەی گشتی یەکێتی ئیدارەی گشتی شتێکی سەرف حزبیە تو ئەکرێت لە ناو ئیدارەی ناوەکو کۆمپانیەکانی بۆ نازان پێشتر قەیوانی هەبوو پێشتر کۆمپانیای تری هەبوو پێشتر قەیوان یەکێتی نییە کاک قەیوان بوو هیچیژە کابرا مەسوولی قەیوان دیار و حاج فاخیر و مەسوولی قەیوان ئیشکار بۆ خۆی دەکاتن بەڵام ڕۆژێک کەس حەزەکەی لە خۆی پرسم لە ڕۆژێکی پێیان گوتی لە دەبی یەکێتیان لێ دابنیت نابی کەس لێ دابنێت لێ پرسن لای ئێمە بۆ شێوە تەعەسوب نییە من لە دام و دەستگاکانی حکومڕانی ئەو ناوچەی ئەزانم ئەو تەعەسوبە نییە باش بینو سەر گفتوگۆکە کە نەکرا ئێوەکو یەکێتی نیشتیمانی وەکار بوون یاخود پارتی ئیلانێک مەرجی هەیە بۆ گفتوگۆ وا بڕیار بوو دوای سەری ساڵ کۆبوونەوە بکرێ کاک هەرشیم هەرکو پێم گوتی ئێمە لەگەر پارتی مشینە هەزاران کۆبوونەوەمان کردیت کۆبوونەوە جێبەجێکردنەکەی شەرتە بە هەر دابنیشین شتی جوان بنووسین ئەگەر نەمان کرد بە عەمەلی و کارمان پێ نەکرد یعنی چی ئێمە لە هەموو کابینەکانی حکومڕانی هەرێمی کوردستانە لە یەکەم کابینەوە باشە لەگەر پارتی بە ئیتفاقات چوینە حکومەت لە کابینێت دووەم و سێم و هەتا گەشتا و کابینش ئێو کابینش کۆمەڵێک ینی ئیتفاقی لەسەر کراوە ئیتفاقێک لە مەکتەبی سیاسی یەکێتی لەلایەن یەکێتیەوە بەڕێز کاک کۆسرات لەلایەن پارتی نێچیروان بارزانانی واژویان کردی 18 خاڵە خۆت بڕۆ بە دوواداچوونی بکە بزان لەو 18 خاڵە چەند خاڵ جێبەجێ کراوە ئەوەی مەسەل مشکلەکان و دانیشمان بە خۆ داگرت و سەبر و تەحەمولیشمان کرد
کە بەڕاستی لە 18 خاڵ 2 خاڵی جێبنی کاکە چەند خاڵی جێبەجێکراوە لە 18 خاڵە؟ 2 خاڵ چییە و 2 خاڵە؟ نازانم تو 2 خاڵی کە ئێمە وەزیر و گزیرمان هەیە لەوێ تو وەزیر و گزیر بۆ چیەگە تو نەتوانانی داخوازیەکانی ئەو میلەتە جێبەجێ بکەیت نەتوانانی مەسەلە بۆ وەزیرەکان تەندە سەڵاتی نەبوو لەگەڵ جێگیری سەرۆکی حکوومەت؟ واللهی ئێمە زۆر هەوڵماندا کە بەڕاستی لە ڕووی دەسەڵاتەوە برادرانی پارتی بەخراپ لێمە گەشتن کە باسی لا مەرکەزیەتمانە کرد کەمە گوت لا مەرکەزیەت وانە زانانی ئەمە دەچین لەگە بەغدا تەعاملەکەین وی لا مەرکەزیەت نییە لا مەرکەزیەت لە دەوڵەتداری لە حکومڕانی شتێکی حیاتی بۆ هەموو خەڵک شتێکی تەندروستە ڕۆتی نالیتن تربەت و بریم هەموو شتەکان بە شەفافی دەرەکەون یعنی ئەکرێتن کابرێک لە ماوەتە بێ خۆی نەقل بکاتن نەقلێکی مۆزەفێک تەوقعی سەرۆکی حکوومەتی بێتن لا مەسەلەی ئەو پارە و پولە لە هەموو دنیادا لە هەموو دنیادا شوێنێکی مەرکەزی هێزە یان خەزێنەیە یان بانقی ناوەندیە پارەکە هەموو کۆ دەکرێتەوە لەو خەزێنە دەندرێت دادەندرێتن بەپێی استحقاقات و پێداویستەکانی ناوچەکان بۆیان سەرفەکرێتن ئێستا ئەوان گرفتیان ئەوێ لە سلێمانی پوارە کۆ ناکرێتەوە لە سلێمانی پارە دەبردێ نازانم ئەی بۆ وەزیری مالیەوە نارێ بۆ ئەوان واڵێن وەزیری مالیە مەسئولی پارەیە بۆ ئەو نات لەسەر تەلەڤیزیۆن برێ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە لە باشماخ و لە پەروێزخان پارە دەبات باش بەس خۆندامی ئەنجومی باڵا ئێوە بووە تۆماری دەنگی بڵاو بۆ تۆ دەڵێ داهاتی خاڵە سنووریەکان بۆ نمونە یەک شەو 11 ملیۆن چێوەی وتوە براوە کاک مەلا بەختیار لە تۆمارێکی دەنگی وڵی نازانم کاک مەلا بەختیار من بخۆم ئەو زانیار و معلوماتم نییە وەگە 11 ملیۆنیش برابیتن بە دەرەزەیەک وەزیری مالی لێ مەسوولە ئەو لێ مەسوولە بۆ باڵێ مەسوولی یەکەمی پارە کۆکردنەوە ئاگابوون لە وەرقەی نەقدی سیولا وەزیری مالیە لە هەموو دنیادا ئەو مەسوولە دەوڵەت باس یەک شەو دەکات لە باشماخ یان با هەموو سلێمانی هەموو سلێمانی بەپاینەوە تو غازەکەی کۆ بکەی بێک شەو 11 ملیۆن دۆلار کو ناکرێتەوە شتیوا لە کوێیە بەڕاستی یعنی وەرجی گاتە زانیە 11 ملیۆن بە یەک شەو لە بینی خوان دڵجێ کردە و بەشی گۆڕانیاندا گۆڕانی فەقیرش عاجز بوون ئێستا دەڵێن کاک بەختیار و معلوماتی لە شێهینەوە زا ئێمە مەبەستمان کاک حەچیم بەڵێ ئەو تو ڕێکەوتنەکان جێبەجێ نەکراون بەڵام بۆ نمونە پارتیش دەڵێ ئێوە ڕێکەوتنەکانتان جێبەجێ نەکردووە بۆ نمونە سەرۆکی حکوومەت دەڵێ کۆسپتان دروست کردووە لە بەردەم حکوومەت چینە و کۆسپانە باسی کۆکردنەوەی داهات بە نمونە ویستی داهات کۆ بکرێتەوە خاڵە سنووریەکان هێزیا و بەشیان بۆ بنێردرێت لە وەزارەتی ناوخۆ پێشمەرگە گوایە ئێوەکو یەکێتی وتپان کە شەڕی ناوخۆ دروست دەبێت بەو هۆیەوە ئێمە وەمان وتووە بەڵێ بە گوێرەی ڕاگەنداوی سەرۆکی حکوومەت بێت وا دەڵێت کەس قسەی خراپ بۆ خۆی ناکاتن وانە ئەوان مەسئولی یەکەم لە حکوومەت لە هەرێم باشە لە قەزا ئەوانە باش ئەوان بووینە سەبەبی ئەوەی کە و هەرێمە وای لێ بێتن نەک ئێمەمانان یعنی ئەوەی لە سلێمانیش دەگوزەرێت پارتی لێ بەرپرسە ئەوان وا لێکن ئەوان سلێمانی بە ئەنقەز شوا دەکەن خەرۆکو چی بۆ بانقەزان بۆ نمونە باش پارە بۆ ئیشە خزمەت گوزاریەکانی سلێمانی نانێرن پارە بە ئەقسات بۆ موچە ئەنێرن خەڵک تووشی ماندیبوون و هیلاکبوون دەکەن ئەوانە هەموو خۆی لە خۆیدا ئەوەن کە خەڵکی سلێمانی و ناوچەی سلێمانی ماندوو بێتاقەت و بێزار بکەن بڵێن یەکێتی لێرە مەسئوولە لێمان ناپرسێتەوە بۆ ئەمەڵێ ئێمەش بووە بە پارتی هەڵێن ئێوە دەتانەوێتن خەڵک وا بە ئێمە بڵێ ئێمەش قبوڵ ناکەین چۆن قبوڵەکەن تۆ هەولێر وا بەڕێو بوێ و سلێمانیش وا لێ بکەیت ئەگەر حکوومەتە بە حکوومەتی هەموو هەرێمی کوردستان بیت بە حکوومەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بیتن فەرق و جیاوازی نەکاتن ئەو حکوومەتی هەمووان نییە وڵای ئەگەر حکوومەتی هەمووان بەر بەو ئاقارە داناڕۆشت حکوومەتی خۆتانی نازانێت باسی بیرەکەم لەو هینایەوە باسی خان و دروستکردنم لەو هینایەوە باسی ئەو جیاوازیانە کە لە نێوان سلێمانی و لە خزمەت گوزاری لە نێوان سلێمانی و ئێرە دەکرێتن بەبەرچاوی تووشە و دیارە یعنی چۆن فەرق دەکرێتن حکوومەت ئێستا بە حکوومەتی خۆتانی نازان ئێستا کە حکوومەت ئەمە خوێنمان لەسەر کابینێ ئەمانە میکانیزمێکی تەندروست دروست بکەین بۆ حکوومەت بەڕێوە بین ئەو حکوومەتە زیاتر پشتی ئێمە و بەشی ئێمە ئەمە لە هەموو خەڵک زیاتر خوێنمان لە پێناو ڕشتووە ئێمە لە هەموو ئەحزابەکان زیاتر پێوەماندی بووینە جێو شوێن و پەنجە و ئیشکارەکانی مەش دیار بکە ئێمە چۆن حکومڕانیمان ڕاکوتە و بە حیاتشمان دژمنمان نەهێنێتە سەر حکوومەت پەرلەمانی حکوومەت داگیر بکەین ئەو حکوومەتە ئێمە بەڵام ئەمانەوێ
حکومڕانیی تەندروست بکاتن خزمەتگوزاری پێشکەش کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن دخوات چی ویژدانێک ئێستا کارەبات بەو شێوەی بیتن نەوت بەو شێوەی بیتن موچە بەو شێوەی بیتن ئیتر خزمەتگوزاری بەو شێوەی بیتن کاکە خەڵک کۆمەڵانی خەڵک ئێمە حزبێکی جەماهیرین کاک ئەوە نازانم تەمەنی تویە ئەو مێژوورە ببێتەوە لە کاتێکە لەو شاخە بە ئێران و بە عێراق و بە تورکیا و بە هەموو ئەحزابەکان دەوریان لە ئێمەدا کە ئێمە لە نێوبەن چکە جەماوەرمان لەگەر بوو لە نێو نەچی چکە جەماوەر ئێمەی خۆش ئێستاواز دەکەن جەماوەرتان لەگەڵ مابێ بەڵێ ئێستاواز دەکەن چونکە ئەنجامەکانی هەڵبژاردن بۆیە ئێمەش جیاواز جەماوەر لە ئێمەش تۆراوە ناریم نە تۆراوە لە ئێمەش تۆراوە بەڵێ تۆراوە بەڵام ئێمەش هاتینە سەرخەت کە بەو حکومڕانی و بۆ دەسەڵاتە برین قابلی قبول نییە چیتر نەکە جەماوەری مەمە ئەوەندە تازیدا بۆ جەماوەری خۆمان بۆ کە داوای لا مەرکزیەتمانە کرد بەسداوە بۆ سلێمانی ناکرد ئەما گو بۆ هەولێری ڕاستە بۆ دهۆچیش ڕاستە ئێستا پارتیەکان پارتی ڕاگەنداوی فەرمیسەرۆکی حکوومەتی دەڵێت وەکو چۆن بدەهات دەبێت کۆکردنەوەی مەرکەزی بێ ئەگەر لا مەرکەزیەتیان دەوێت وەکو چۆن دابەشکردنی داهات مەرکەزی بێ دەوێت کۆکردنەوە شێر مەرکەزی بێت قبولتانە ئێوە بەو شێوێ کاک حەجی بۆ سەرۆکی حکوومەت ناکرێت قسانە بکات بۆ دەسەڵاتی هەیە مەسئولی یەکەمە باش ئەتوانی لیژنە تەشکیل کاتن لیژنە تەشکیل کاتن بە ڕیاسەی وەزیری مالیە بە مدیری گومرگەکانەوە بەوانە کە خۆی بە نزیکانی خۆشیەوە بیان نێری بۆ هەموو خاڵە سنووریەکان کودەخرێک تۆرە بەراورد بکەنەوە پەروسخان و باشماق لە ئیبراهیم خەلیل بەراورد چۆنە بەراوردەکە بزانێت چی ڕۆژێک چووە ئەو داهاتی ئیبراهیم خەلیل کۆ بکات و بڵێ ئەوەندە داهاتیتی معلوماتان لە چەندە ئێوە خۆتان کاکە ئەوە کاتی خۆش لە دەستپێکی دروستکردنی حکومڕانیەوە ماوەیەک ئەو داهاتی ئیبراهیم خەلیل کە برادرانی خۆمان پێکوە کە لەگەڵ شەریک بووین لە بەڕێوەبردنە داهات لە پاش ئەو بە زمان لە هەرێما دروست کرد بۆ بەرتەنها داهاتی ئیبراهیم خەلیل دەست بەسەدا بکرد چکە ئیبراهیم خەلیل بەدەست دێتن نەوتە بەڵێ بۆ دادجگە لە ئیبراهیم خەلیل چەند ئەوەی شوێنی تری غیرە ڕسمی ئەوە سەحێلانە ئەوە وەلیدە ئەوە نەزانم شوێنێکە ئەوانش هەمووی پارێتیدا کۆ دەکردووە بۆ ئەوەی سەرۆکی حکوومەت من سەرۆکی حکوومەت چۆن بڕیان لە بێدەسەڵاتی و بڕیارانە ئەدەم بە دەسەڵاتم هەیە وەزیری مالیە کەمە سەرۆکی لیژنە ڕێگری لێ ناکەنێ وەکوی چێتی نیشتیمانی لیژنێکی بۆ دروستەکەم ئاینێرم بۆ هەموو خاڵە سنووریەکان هەفتە دانیشن لە خاڵە سنووریەکان قبولتانەوە بۆ قبولمان نییە بەڵام بۆ ئێمە وابیتن بۆ ئیبراهیم خەلیل شوابیتن بۆ حاجی عومەرانی شوابیتن بۆ شوێنە دزەکانی شوابیتن تو لەوێدا بریشیت لە سەحێلان و لە ئێنزاڵە بە کەیف خۆ نەوت لە تانکەر بکوی و بفرۆشی پێت نەرێن لەبەر پشتی چاوت دوو برۆ بەڵام بۆ 50 ملیۆنی باشماق دنیا خراپ بوو شتیوا لەکوێ بووە ئێستا پارتیەوە دەکات ینی داهاتی زاو شادی بمە دەعازێکە سبنێکە مەفرەزەکی خۆ بنێنە سەحێلان و ئێنزاڵە بزان نەوت کوبارەکرێت و نەوتی ڕۆژ ئاواش دەکردنەوە ئەفرۆشنەوە بەبێ ئەوەی قازانجەکەی بۆ حکوومەت بێت قازانجی بۆ حیزبە بۆ حیزب بەڵێ بۆ حیزبیش نە بۆ جیرفاین چەند کەسێکە باشە بەس خەڵک پەرلەمانتەرانیش دەڵێن داهاتی سنووری پارتی زیاترە وەکو مەرزەکان بەڵام ئەو کەم کوڕیە لە سنووری سلێمانیش لە دەواازەکان نەبێتەوە کاریەوەی کە سلێمانی بێ پرۆژە بێت چکە وەکو چۆن لەوێ داها زیاتر بەڵام لێرەش قاچاقی هەیە ئەو ئیدارەدانی سنوورەکان گومرگەکان ڕۆژێک حەزەکەم پارێزگاری سلێمانی کاکە هەواڵبان بکەن ئەو پرسیار و قسانی لەگەڵ بکەن بزان لە دیموکراسەتی سلێمانی و ئازادی بیرڕای سلێمانی و بە تەنگەوە چوونی خەڵکی سلێمانی و داهاتی سلێمانی لێپرس ئەو لە مێمەمانە لە هەمیان باشتر باش بە زۆر خەڵک دەڵێ مادەم ئێوە لێرە دەسەڵاتی یەکەمتان هەیە ئێوە بەرپرسیار ڕاستەوخۆنین لە کەمی پرۆژە دەسەڵاتە ئەو بەرپرسیارەتیە بەڵێ ئێمەش دەسەڵات ئەو دەسەڵات و بەرپرسیارەتیە بە پارتی ئەری ستۆپ لەوە زیاتر قبول ناکرێت بەس پارتی داهاتی سنوورەکانی ئێرەی بردووە بۆ خۆی بۆ نمونە بە پارتی بڵێن ستۆپ یاخود چۆنە بڵێ داهات بردن و پارێزچکە باقی ناوەندی نییە لەو هەرێمە باش وەزارەتی مالیە و خەزینە هەیە باشە ئەو پارەکە ئەبێ لە خەزینەی کۆ بکاتەوە بە پێی ئیستحقاقات و پێداویستی ناوچەکە پارە سەرف بکاتەوە پارە سەرف بکات
ناکرێت خۆ پارەکۆکردنەوە چییە؟ هەموو ئەو داهاتن لێرە ئەوەکو پێشتر گوتم ئەگەر گلەیان لەوە هەیە داهاتەکانی برای ئەوە نایسێ باشماخ و پەرۆزخان ناتوێرە باخۆیان بچن لیژنە بنێن و لەوەی سەرپەرشتوکە بۆ داداسم کاتن بزان دێتن یان ناتن ناکرێت بەبێ بەڵگا بەبێ مستەمسەک تو هەندە شتێ بوری ژێنی باشە قسەکانی سەرۆکی حکوومەت بێ بەڵگەن بۆ هیچ بەڵگەیشی پیشان نەدا منە ڕۆژە لە برادرانی خۆم لە ئەندا پەرلەمانەکان کاکاروان گەزنەی و کاک سەرکۆ ئازاد کۆمەڵێک بەلگە مستەمسەکاتی ویان پێ بوو کە ئەو وڵاتان وێران کردووە چێ وڵاتی وێران کرد حکومڕانی و سنووری زۆنی زەرد لە مەسلەی دەرمانە لە مەسلەی بەرهەمهێنانە لە مەسلەی نەوتا لە کۆمەڵی مەسایلە بە مستەمسەک لە تەلەڤیزیۆن لە ئەوەی مؤتەمەری سعفی نیشانیدا پاشنیشکە ئەو داهاتەی کە لە هەولێر کۆ دەکرێت و خاستن لە ڕسومات و بازە 3,000 کۆمپانی بیانی و ناوەخۆی لە هەولێرە لێرە 300 4,000 بەرامبەر 300 داهاتێرە چیەکە لە بەرامبەر ئەوێەوە برایم خەلیل سنوورێکە نەکەری ئەشیای تورکیا پیاێت ئەشیای هەموو ئەوروپاشی پیادێت شوێنە جوگرافیەکەی وایە ئەو داهاتێری برایم خەلیل کۆ دەکرێتەوە پارەی نەوت ئێتر یەک دنیا شتی باش بەس پارەی نەوت بە یەکسانی دابەش ناکرێت چونکە پارتی وا دەڵێ قسەی فەرمی پارتیەڵە بە یەکسانی دە پارەی نەوت ئەو داهاتش کە لە بەغداوە دێت دەڵێن ئەو پارەی نەوتە موچەی ناوچەکان دەدرێت بەشێکشی لە داهاتی ناوخۆ بڵێن تەواوکاری بۆ دەکرێت من لەبەر ئەوەی لەو مەجاالە ئیشم نەکردو بەڵام لە برادران زیاتر گوێبیست بوومە لە هاتی نەوت زۆر ناشەفافە ئەوەی ئەوان باسی دەکەن دووقاتی ئەوەیە ئەوەی کە ئێستا لە سەدا چویەکی بۆ وەزارەتی دارایی دەکڕێتەوە ئەوەی ئێستا باسی دەکەن زۆرش هەوڵماندا کۆشمان کرد کە بتوانین بین ئەو میکانیزمێکی ئێستا ئەوان بەکاری دەین لە ڕێگای فلان و فیلان گۆڕانکاری تێدا بکەین عەقدەکان گۆڕانکاری تێدا بکەین تو بۆڕی خۆت کڕی بتی نابێت خۆت داد نابی لولەکانت بەڕێکرد بی دوای بچی بیفرۆشی و ئێستا قەرزاری پارەی لولە نەوتەکان بیت شتیواری چێ بووە ویان کرد ئێمە کاکچین لەسەر ئەو هەموو وەزعانە تەحملێکی زۆرمان کرد یعنی وای لێ هاتبوو لە تەشکیلەی کابینەیە ئەم کابینەی نوێیەمە لەوێ دانیش بوون وایە نەزانی ئەمە ناویچیە عەبدی ئەوان و پۆلیسی ئەوانین قبوڵ نییە فلان کەس لۆ پۆستی وەزیر دانرێ قبوڵ نییە فلان کەس لۆ سەردەستە دابنرێتن یعنی وای لێ تەداخولی شوونی ئیشیمان دەکرد نانێشت ئەمە گوتمان با نەبێتەوەی لەسەر حازی مەسفی و لەسەر فران و فیسار ئەو وەزع بایکۆتیان لەسەر جەنابیشتە بوو بەڵێ هەرتیان دایم هەیتیان لێنەوە نابیتن لەسەر من لەسەر کۆمەڵی برادری تر مشکلە نییە من لەوە خوا بکە ئەو حکومڕانی و حکومەتە خزمەتی ئەو میلەتە بکە من با لە ماڵی خۆم دابنیشم کەی مشکلەمە من مشکلە من نیمە بەڵام مەبەستم ئەوەیە تو چ حەق بە چ حەقێک بە چ حەقێک دێیت نالیت حزبەکەی بەرابەت کە شەریکە لەگەرت نێلی بارزی خۆی کاندی هەڵبژێریتن بێ نابیتن وای لێ هات بوو پاشنجی لەسەر مەسەلەی ئیرهاب و تیرۆر و مەسەلانە تو لەو گۆڕێدێتن تیهام تکاتن بە هەندێک شت یەکلایەنە شتیوە لە دنیادا نەبووە ئەگەر حکومەتی یاسا و قەزات هەیە ئەبێ قەزا خەڵک متهم کاتن قەزاش چۆن خەڵک متهمە کاتن المتهم بەریەوە حتا یثبت ئیدانەته هەموو کەسێک بەری هەتا ئەو ڕۆژێک کە حاکم بە بەڵگەوە ئەسلمێنیتن ئەڵێت تو ئەو بەڵگەکەت وات کردیا ئینجا متهمە بی هەوان دەڵێن تۆمەتبار بەڵێ ئەو لەو گۆڕی کۆمەڵی خەڵکی ئێمە و ئێمەمانان و یەکێتی تۆمەتبار کردیا کاری تیرۆریستی کردیا خەڵکی کوشتێ خەڵکی ڕفاندی خەڵکی والێ کرد و خەڵکی والێ کرد کاکە چۆن چتوا دەبێت حکومڕانی چۆنما دەکرێتن باش بەس ئێستا ئێوە سەرۆکی حکوومەت بە سەرۆکی کابینەی نوێم نازانن
نەمان گوتە سەرۆکی کابینەی نۆیەم نییە سەرۆکی کابینەی نۆیەمە حزبەکەی خۆی تەرشیعی کردیا سەرۆکی حکومەتدار ئەوان کەوتووە ئێمە ڕازیش بووینە لە ئیتفاقی هەژدە خاڵێکەش نووسراوە و بەرنامەی حکوومەتیش دانراوە بەڵام لەو ڕۆژێک بەرنامەکەی ئەو حکوومەتەکە بۆ خۆی دانەوە بڕۆسە بەرنامەکە بزان چەند جێبەجێ کردووە ئەوەی کە خۆی داینەوە خۆی باش ئەو نەگەی مەدامەنەبی ئەو کە خۆی دانەوە کە ئێمە ماوەی ئەوەندە ساڵە ئەو حکومڕانی بۆ شێوی خوارەوە بەڕێوە دەبم بزان چەند خالی هیچ نەکرا لەم کابینێکی ئێوە شتێکدا بەشدارن ئێمە شتێکدا بەشدارین وەکو پێویست نارین هیچ نەکرا پیا و ئەوەندە نڕژبین بی ئەوەندە نەبێ ویژدانیش بی باشە نارین نەکرا بەڵام لە ئاست طموحی کۆمەڵانی خەڵک ئەی بۆچی دەڵێن خراپترین کابینێ ئێستا تیمی وەزاریەوە بەڵێ ئەوە بەراورد خراپترین کابینێ لە مێژووی حکومڕانی بۆ نمونە بەچی دەتوانن ریزی بکەن لە 3-4 خاڵە خراپەکەی لە چیدا بەراورد بە ڕابردوو عرب دەرێ هەموو مهم پێونە باشتر و باش خراپتر و خراپترین دەڵێن من نارێم هەموو کابینەکانی پێشویش زۆر مهم بوونە هەم کەم کوڕیان هەبووە بەڵام بەو ئاستە ئێستا نەبووە بەو ئاستە ئێستا نەبووە بۆی ئەڵێم خراپتری من یەک تەجروبەی کاکۆستت بوو جمهور کە سەرۆکی حکوومەت بوو لە کابینە یەکەمە نە پارە هەبوو نە معاشە بوو خۆ داگادار بوو مامۆستا ئەچوو مڵک و ماڵی ناو خانووەکەی خۆی ئەفرۆشت ئەچوو دەرسی بە خوێندکارەکان نەدایەوە وە نەبوو فەرمانبەر ئەچوو دەوامی کرد بۆ لەبەر کاکۆست و ئۆستافێکە لەگەری بوو گەندەڵیان ناکرد نانهێش گەندەڵی بکەن کاکۆست خۆی نەی دەکرد نەهێشتەوەی خوارەوەش بیکاتن خەڵکیشکەی بینی کاکۆستت و ستافەکە حکوومەت بەو شێوەنە قبوڵیان بوو ئەو بارەگرانی کە لە سەرشانیان بوو قبوڵیان بوو بەڵام تو ئەبینی ئێستا بە چ وەزعێک ئەژین چ گەندەڵیەکێ لەو حکومڕانیە چ پارە بردنێک و سپیکردنەوەیەک هەیە خەڵک بۆیە بێزار و بێتاقەت بووە چ فەرق و جیاوازیەکە ئێستا ئاستی مامناوەند لەو هەرێمە نەباوە یان لەو پەڕی فەوقیە یان لە خوارەوە کەوتیە خەڵک بۆیە بێزار و بێتاقەت بووە لێ مەمانانیش بێتاقەت بووە لەوانە بەڵام لەوان زیاتر بێتاقەت بووە چکە دەسەڵاتی کوردیەکە و زیاتر لەدەست ئەوانە بەڵێ باشە بەس خەڵک دەڵێن مادەم خراپترین کابینێ بۆ چێکێتی نیشتیمانی ئێستا تەنە لە گروپی وەتسەپ ئەو ڕخنە هەبوو لەسەرەوەی کە هەنی ئەو هەڵوەی سێکێتی نیشتیمانیت تەنە لە گروپێکی بۆ نمونە تۆڕی کۆمەڵایەتی بێتە دەرەوە یاخود بەشداری چالاکیان جومنی وەزیران نەکە ئێستا وەزیرەکان داوام دەکەن تێبینی ڕخنە هەبوو نەمانویست هەموو شتەکەی بگەین نەمنیشکە ڕەشە گوتمان هەنگاو ستێپ بای ستێپ ئینگلیز دەرێ ئێمەش بۆی هەنگاو بە هەنگاو گوت دەگاتە مریشکە ڕەشەگەر ڕێکەوتن نەکرێ نەقەت من خۆم شخصی قەت لەگە شەڕی ناوخۆنیم وەکو شەڕی ناوخۆنا بەڵام وەکو کشانەوە لە حکوومەت کشانەوە لە حکوومەت دیراسەکراوە هیچ بەڵێ ئەگەری هەیە ئەگەر بەو شێوەی بیت و دانیشتن چارەسەری هەموو کێشەکان بە کۆنکرێتی نەیکاتن هەموو ڕۆژێ ناکرێتن ئێمە چارمان دانیشین لەو چارمانگەن ئەبێ دابنیشین کێشەکان لە بنەڕەتەوە چارەسەر بکەین ناکرێتن هەموو جارێ ئەو بەزمە بیتن چکە لە بنەڕەتەوە چارەسەر نەکرد دیسان 6 مانگتر هەمان وەزع دروست بووە یعنی هیچ نەکرد بۆیە ئێمە دەمانەوێتن ئەو جارە بە ڕاستێک لەگەر پارتیش دابنیشین لە ناو حکوومەتیش هەموو کێشەکان لە ڕێگەوە هەڵتەچوین چارەسەریان بکەین بۆ ئەوەی بەڕاستی چیتر نەبینە ئەوەی کە من زۆر زاریانی بێز لە خۆمان دەکەین و خەڵک لە شەقام برێ وڵڵی حکوومەتەکەی سەدامی لە حکوومەتەکەی بوو باشترە خۆم گوێم لێ بووە لە سۆسیال میدیا گوێم لێوە زۆرم پێ ناخۆشە یعنی سەدام بۆ هەموو فاشیەتەی خۆیەوە کە لە خزمارە نزیکانی خۆی نەبوارد ئەنفالی کرد چی ناباران کرد بەو خراپە یعنی ئەو حکوومەتەی مەوا بشوپێنن زۆر ناخۆشە وێ بەڕاستی یعنی ئێمە حکومڕانی بوو چییە خەڵک لۆ مەتحینی سۆلمان دێلیاکە خەڵک لۆ مەتحی مەهاتمە غاندیەکە ئەو کابرای ئێستای مالیزیانە ماهاتری محەممەد بەڵێ خەڵک لۆ مەتحیانە کاتن هاتن وڵاتیان لە وەزعێکا دەرباز کرد و نەک هەر دەربازیا کرد کردیانە نمونەی دنیا بۆ حکوومەتی ئێمەش وانە وا ناکە لەبەر چی پێمان خۆشە کاکە من کابراایکی پێشمەگوێ ڕەنگە ئێستا پارتیەکانیش بۆ ئێوە لە سلێمانیەوە ناکەن پێ ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی با سەرۆکی حکوومەت بدەن بە ئێمە دەیکەن بەڵێ ئەگەر نەمان کرد
با دەرمانکەن لە کوردستان ئەگەر بەس خۆ پێشتیش کوجەنا بدمونێت هێناوە کۆسترە ڕسوڵە و کاتە سەرۆکی حکومەت بووە لە 2009 کاک بەرهەم ئافرین میشتم تو وجدانت ئەوەی کاک بەرهەم بۆ ئەو هەرێمی کوردستانێکی چێکردی لە خزمەت گوزاری تواناسازی یەک دنیا خوێندکاری نادە دەرەوە بۆی کە عەقل و معریفەی دەرەوە بیننەوە وڵاتە وابوو زەواج خانووکردن اینجا خزمەت گوزاری کاک بەرهەم شتی زۆر چاکی کرد بەو شتێ 4 میلیارد شیرینی نەوت شێوەگردونیان داوە دەستی 4 میلیارد دلار بەڵێ ئەی خۆ کاک بەرهەم لە کۆبوونەوەکەی بەردەمی پەرلەمانە چەند جار باجی ناو پەرلەمان کوشتن ناو پەرلەمانە جوابی پرسیارەکانی داوە بۆ ئەوانە ناسنە پەرلەمان جوابی خەڵک دەنەوە ئەوانیش چوون بۆ لەم بەڵێ سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دێمە وڵاتان لەسەر هەڵبژاردنی قسە دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دێنە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانن و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە تیپی ئەولایە و ئەم لا جپسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من تامیکەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەمیانێکە خۆش هەر بژی جپسینینی کامێکی لێت نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کە حەزی سەبارەت بە پرسیال بژاردنەکان دوێنێش برێت ماگۆرک ڕێکخەری کۆشکی سپی و کاروباری وڵاتی ناوەڕاست لە هەولێر بوو لەگەڵ بەرپرسانی پارتیەکی کۆبەوە سەرتا دەمەوێت هیچ فشارێکی هەبووە برێت ماگۆڕ بۆ لایەنەکان فشارەکان چی بوو نەگەر هەبوو بێ وڵی با کار عچی پێش ئەوەی فشاری برێت مەگۆرێک مەسەلەی هەڵبژاردن ئێمە هەموو ئەوان حزبی دیموکراتن ئەمە سۆسیال دیموکراتین هەمویان بڕوان بە حکمی شەعب بە مانای دیموکراسیەت حکمی گەڵ هەیە وەنیا بۆچی فشاری ئەمە ئەوم لەسەر بێتن بۆ ئێمە خۆمان نەیکەین بۆ حەزمان لە دیکتاتۆریەت و لە دیسپلینی ناوەندێتی بە قۆتۆشتانە بیتن گواستنەوەی دەسەڵاتیش لە ڕێگەی هەڵبژاردنەوەیە بەڵام چۆن دەکرێت لێکارێت چۆن دەکرێتن لەو ماوەی پێش ئەوەی کە مەوعیدی انتخاب بێتن ساڵی پار سێ چوار کۆبوونەوەکرا لەلایەن سەر و چەرێمکۆیکردنەوە لای خۆی بۆی کە چارەسەری کێشە و گرفتەکان بکەن بۆ ئەوەی ڕۆژی هەڵبژاردن دابنرێت ڕۆژی هەڵبژاردنیان دانا کۆبوونەوە کرا لە کۆبوونەکان نەگەشتنی زەرەنجامێک لەبەرچی بەشی زۆری حیزبەکان بە کۆمەڵی دادگەریشەوە لەسەوەی ڕێککەوتن کە بەڕاستی با ئێمەش ئەو سیستەمی انتخابی کە چەندین ساڵە لە هەرێمی کوردستانە هەیە بیگۆڕی قەیسی کە با خەڵک زیاتر نوێنەرایەتی ناوچەکانی خۆی بکاتن
مەسەلا چۆن عێراق کردی فرە بازنەی ئێمەش با بۆ شێوە بیکەین بۆ لێ ترسی مچینە منیش وا ئاڵێم مچینە سمێنی بازنێک لەو سلێمانە یەک لە بازنەکان یەکاندیشم تیا دەرنەچیتم بەڵام بۆ لی بترسم بۆ کە لێ ترسی معنایشتر دەبەخشی تو حەز ناکەی بەو شێوە بیتن لەبەوەی بە تەماشتی تر ئەوە یەک لەوەکە لیستی دەنگدەران ئەزانی بەراوردی لیستی دەنگدەرانی کۆمیسیۆنی خۆمان لەگەر کۆمیسیۆنی بەغا 400,000 دەنگی فەرقا 200,000 بەس لای دەهۆکە 200,000 کات چەند کورسی باشە بەس ئەوی تریشی بەشێکشی لە سلێمانی نییە سلێمانی شێ بەڵێ تقریبا 80 بۆ 100,000 هەیە تو ئەوە لەسەر لیستی دەنگدەر مەسەلەی کۆتا ئێمە هەموو حزبەکان واجیبێکی سەرشانی ئاینیشە کە ڕێز لە پێکهاتەکان بگرن احترامیان بگرن حقوقیشیان بۆ جێبەجێ بکەن بەو شەرتەی خۆیان نوێنەرایەتی خۆیان بکەن داردەستی ئەو نەکەن ئێستا داردەستن نمونەی حەیمان لە بەردەستە باشە یەکیشان خۆی کاندید کردبوو ناو نارم باشە ئەزانی لە مەسیفەکەی من لە یەک مەکتەبی لە پارتی بردەوە مەسیفێک تورکمانیشی لێ نییە لە پارتی بردەوە بەڵێ لە مەکتەبەشی لە کاندیدەکەی پارتی بردەوە بەدەنگ زیاتری هینابوو باش مەسیفێک تورکمانی لێ نییە دەوروبەری مەسیفی یەک ماڵە تورکمانی لێ نییە مانای چی خۆ تێ دەگەم مانای چیە من تێ دەگەم مانای چی نییە بۆیە ئێمە نامانێتن بەڕاستی نوێنەراتیکردن بەو شێوەی بیتن خۆ برادرانی مەسیحی خۆیان کاتێ نەتیجە و گلەییان کرد گوتیان ئەوانی لە پەرلەمان دانیشتنیە نوێنەری ئێمە نین باش لە برادرە ئەسڵ حکومانەکانیش هەندێکیان گلەییان ئێستا یەکێتی نیشتیمانی بەو شوێ لەگەڵ هەڵبژاردندا یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە فرە بازنەیی بێ کۆتاکان چارەسەر بێت تۆماری بەیامەتری بەم شێوێ و لەگەر کۆمیسیۆنیش لەگەڵ کۆمیسیۆنیش بەڵێ بەڵێ ئەوە داخوازی ئێمەشە وابزەم داخوازی گۆڕانە یەکگرتووە کۆمەڵی دادگەریە هەموو باش سەبارەت بە برێگمە گۆڕک فشاری کردبوو تەبعاً برێدمە گۆرێک باشە نوێنەراتی ئەمریکا دەکا بۆ ڕۆژهەڵات و باکووری ئەفریقا ئەمریکا مەسرفێکی زۆری لە عێراق و لە کوردستانیش کردووە ئێستاش پارەی پێشمەرگەی هەرێمی کوردستان ئەمریکاییدا بەڵێ ئێمە مەسرف لە تۆ دەکەم پۆشتت دەکەم مامەستات بۆ دەگرم زیاتر فێرە علم و معریفەت بکاتن ئیدی توش نابیستی جابەت هەبی نابیستی جابەت هەبی من بۆ بکەم و توش هەر ڕێگە کوێرەکان بگری قبول ناکە بەڵێ برێدمە گۆرک پێشتر ئەوەی نوێنەرەکەی بلاسخارد نوێنەرەکەی نەتەوەیەکتوان زۆر زەخت و زۆر تاکیدیان کرد کە ئەبێ هەڵبژاردن بکرێتن ناکرێ حکومڕانی ئەو مۆدیلە نەما حکومڕانی بەو شێوە بیتن بە چەک و جبەخانە و بە چاسوورکردنەوە دەبیلا لە دەستان بیتن نییەشتیوە ئەبێ ئازادی فەراهەم بکرێ ئەوانە کە ئێستا پێشم گوتن ئالێتەکان و میکانیزمەکانی هەڵبژاردن هەمووی ڕێک بخرێتن هەنگاو بڵین بۆ هەڵبژاردن باشە بەس وەکو فشار یاخود چی پامێکی بۆ وەرپسانیان پارتیە میکەتی ئەمە گۆرک پامەکەی چی بووە بۆی هاوڵاتیان ژاگەدار بن بەتەکە دەوەی خینیوە لە سۆسیال میدیا خینیتمەوە کاک بافڵ سەرۆکیشتیش لەگەری دانیش ببێنێ بەڵام نەمبینی و بۆشی باس وەکو زانیاری خۆدەوەی کە بەڵام ئەزانم چکە لەو ئاستە بەرزەکە هاتوونە معنای خۆی هەیە کاتکو لەسەر مەسەلەی ڕیفراندۆمەکەش هاتن ئیتر قبولیان نەکرد و لەواتانکردن و هەندێک کەس پێوە سوتاو ما گۆرەک هەندێک خەڵکی سووتاند تابان ئێستش بۆ لەو ئاستە بەرزە هاتوونە بۆ هاتون کە بەڕاستی پێمان برێن یەک حکوومەتەکە ڕێکخەنەوە باشە خزمەتی خەڵک بکەن هەڵبژاردنیش دەوی بکرێت ئەوەی من جێم لێوە گوتی دەبی لەم ساڵەدا هەڵبژاردن بکرێت لێتان قبوڵ ناکەی ئەو کللیمیان بەکاری ناوە من وام جێ لێ بووە لە کۆبنەوەکان نەبوومە بەس جێم لێ بووە باشە بەس وەکو پێشتر خەڵکی سووتان دوگەر بە قسەیان نەکەن خەڵک دەسووتێن بەڵێ لە بۆ نایستێنن سبەینەکە یارمەتی کۆمەکانیان لێ بڕی کۆمەڵێک سروتی خۆ و زەختیان لەسەر بەس ئەم فشارە بۆ هەردوولانیە کاک حاجێ
ئەم فشاری برێتمە گۆڕ بۆردولانیە پەیامەکە بۆردولانیە بەڵێ بۆ هەموو کوردە هەموو کووردە بەڵێ بۆ گۆشە بۆ ئێمە تابان خۆ وەختەی لە حکومڕانی بوونەوە لە پەرلەمان و ئێمە بە حەزمێکی زۆر کەم وەکو وەکو هیچ دەسەڵاتێکی هەرێکە بە حەزمی خۆی وایە باش وەکو غازی کوردستان باسکراوە لە کۆبنەوەکانی ئاگام لێن لە مەسەلەی غاز بەڵام مەسەلەی غاز بوویتە مەسەلەیەکی گرنگ هەم بۆ عێراق هەم بۆ وڵاتانی هاوپەیمان باش هەم بۆ ئێرانیش هەر یەکت چاوی خۆی بڕیەوەتی ئەوێ قازانجی لێ بکاتن ئەوە حەقیقەتە ئێمەش ئەمانەوێ بە کوریچەتی نیشتیمانی کوردستان ڕێگایەکی تەندروست بدۆزینەوە کۆمەڵانی خەڵکی کوردستان قازانجی لێ بکەن لە غازەکە لە غازەکە بەدەردی نەوتەکە نەبدرێ بەدەردی کاک بافل 200 تاکیدیش کرد و گوتی من ناهێلم غاز وەکو نەوتەکەی لێ بێت ئەو ڕێگایە چێکەیەکی نیشتیمانی ئەوەی بۆ دەکەین بەکوێدا دەڕەوە ئەو ڕێگای نازان بەچێنێ خۆ ڕێگا زۆرەوە خۆچی عەرزە و ئەفریقە و بۆ ڕیلێدا باش مەزمەوەسمەیە هەروەکو نەوتەکە بەڵام ئەمانەوێتن بە ڕێگایکی زۆر تەندروستی دابین خێر و بێرەکەی لە ئەو میلەتە بیت خێر و بێرەکەی نەستە جیرفانی کاک بافلیش یان مەکتەبی سیاسی چیش خێر و بێرەکەی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانی نەک سلێمانیش بۆ هەموو هەریمە کوردستان بەو شێوەی شەفابیتن ناکرێتن چکەمە ئێش و ئازارێکی زۆرمان بنەوتەوە بینی چیلی هات باش بەس لەگەڵ عێراقی زوو توێژێ کراوە لە نیشێتی نیشتیمانی لەسەر نەوت لەسەر پرۆژەی یاسایی نەوتۆغاز هەندێک برادران زۆر خراپ لە وەزعە سیاسی ئێستا تێگەیشتوون ئێمە ئەقلیمێکی سەر بە عێراق وەین نابێ ئەوە لەبیر بکەین ئێستا لۆ چێشە و گرفت لەسەر ئەو نەوتەی هەرێمی کوردستان ئەفرۆشت بە بازاڕ کە چێشە دروست بووە بۆ 400 ملیار دینارەکە و 200 ملیار دینارەکە نانێردرێ بۆ بودجەی ساڵانە بۆ هەرێم جێبەجێ ناکرێ ئەوانە هەموو لە نەتیجەی ئەوەن لای حکوومەتی عێراقی گومرگەکانی بۆ ساغ نابێتەوە لای حکوومەتی عێراقی ڕسومات و بازی بۆ ساغ نابێتەوە لای حکوومەتی عێراقی نازانی ئەو نەوتە پاششەنجنی لە دەستور ڕێگاکێ بۆ هەرێم هەندێک ئیش بکاتن بەڵام ڕێگای نەداوە بەبێ حکوومەتی عێراق هەندشتیش بکاتن بۆی ئێمە حکوومەتیش ئەقلیمێشی لەنا حکوومەتێکی فیدرال پێگوتی حکوومەتی عێراق باش بەسەندێک زانیاری هەنە گوە دوایین کۆبوونەوەی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت کە پارتیش تێدایە سەرۆکیەتی لە کۆبوونەوە کەوتوێتی ئێمە دەمانەوێت لە یاسای نەوتوغاز کە لە پەرلەمانی عێراق دەربچێت دەبێت مافی پارێزگەکانیش تێدا بێت ئەو سیاسەتەی حکوومەتی هەرێممان بەدڵ نییە شتیوا لە ئارادا هەبووە من شتیوا پێی لە کۆبوونەوە بشتیوە باس نەکرێ بەو شێوەیە ئێمە گوتیتمان ئێمە سەر بە حکوومەتی ناوەندین حکوومەتی فیدرالی عێراق ئەبێت کێشەکانمان لە ڕێگای حکوومەتی عێراقەوە چارەسەر بکەین کەس کێشەی ئێمە چارەسەر ناکاتن جگە لە حکوومەتی عێراقەوە ئەبێ وابەستە بین بەچی بەپێی ئەو دەستورەی کە کۆمەڵێک ماف و امتیازاتی بۆ هەرێمی کوردستان تێدا نووسراوە بەپێی ئەو دەستورە چارەسەری کێشەکان بکەین لە حالەتێکە شتەکان بۆ شێ بگنە بنبەست خۆ منیان لێرە دابنیشی ئەبێ هەنگاویتر بنێ ئەومانەوە دەتوانن ڕاستەخۆ لەگەڵ بەغدا گورە خۆنەوت و غازی هەموو عێراقیەکانە لە ئی پارتی و یەکێتی نییە هەموو عێراقا ئەبێ عێراق ئاگای لێ بیت کەس دەکەم هیچ وزاردەیەکێ لە یەکێتی نیشتیمانی لە پرۆژه یاسای بودجەی 2023 ئەو مەسەلەی زیندوو بکاتەوە کە پارێزگەکان مامەڵەی ڕاستەخۆ بکەن چونکە پێشتر قوبات تاڵبانی وتیان ڕێگری لەوە کردووە لە بودجەی 2021 ئەوەندامێکی لیژنەی دارایی میوانی ئێمە بۆ قسەی کارکەعاچی پەرەپێدانی با پارێزگاکان هەبوو لە بودجەی سیادا پارێک تەرخانەکرا بۆ پێدانی پارێزگاکان بۆ هەموو پارێزگاکانی عێراق من زمنی هەم پارێزگاکانی ئەقلیم کوردستانیش هەرێمی کوردستانیش ئەوە لایەکیان لایتر ئێمەش دەبی مشوری ئەوە بخۆین کە بەڕاستی هەتا بکرێ لە حکوومەت و لاسی سیاسیش لەگە برادرانی پارتی دیموکراتی کوردستان من بۆ کاک مەسعود گەورەیە ئەو ڕۆکە هەموو لایەنەکان کۆ بکاتەوە برا گەوراتریش ئەوە دەکرێت هەموو لایەنەکان کۆ بکاتەوە و نەخشە ڕێگایەک دابنێتن چیتر ئەو وەزانە لە هەرێمی کوردستان ڕوو نەداتن واجبی ئەوە بە دەرەجە یەک چکە ڕۆکە نەمام جەلال معنەکان نەشێوان برادرانی سەرۆکی حەزابەکانش لەگەڵ پرێز و تەقدیرم بۆ هەمیان
ئەمی دەوری خوشیاوی خۆیان ببینن باش بە حەق بێن حەق بە نەحەق بێن نەحەق باشە بەس وەکو یەکێتی نیشتمانێک لەگەڵ پارتی ڕێک نەکەوێت بژاردەوەی لەبەر دەزای لەگەڵ بەغدا گفتوگۆ بکە ڕاستەوخۆ ئێمە ڕگاری تاکڕەوانەمان نییە باشە ڕگای تاکڕەوەمان نییە مەسەلە کاک مەسعود چوو پێیانش نووسی بیانیش نووسی پرسی بە کەس نەکرد قەنەعەت ناکەم پرسی مەکتەب سیاسیەکەی خۆشی نەکردووە ئەمە ئەگەر هەنگاوی تر هاتە پێش دادەنیشین کۆبنی سەرکردایەتی ئەەکەین بیل بۆچوونەکانی خۆمە تەرحەکەین گەڵاڵی دەکەین چ بە قازانجی میلەتەکەمان و کۆمەڵانی خەڵکی کوردستان بچێتەوە ئەوە باش بەس ئەو کەیسێک کە تایبەتە بە مەسلەی ئەمنی هەردوو لا دڵم بە یەکلا بکرێتەوە ئەوەی عەقیدە هاوکار جافە تا باز لە کەیسی ئەژیەمەیش دەکەی کە کێشە بێ لە بینیەوە بۆچی یەکلا ناکرێتەوە ئایا لەلایەن هاوپەیمانانیشەوە هیچ پەیامێکی فشاربەیەوە گەیشت وەکو یەکێتی نیشتیمانی لەسەر ئەو پرسە شتێکی خۆش لەو جێڕمەوە ئەو ڕۆبرادرێک لۆی نادم ڕسمی من و هاوکار زافیان دانابوو ئەڵێن حازی نەسفی ویستویەتی هاوکار جاو بەژەهر ژەرخواری بکات و بیکوژیت ئەوە لە پێیجێک بڵاوکراوە لە پێیجێک بڵاوکرابووە کە هاوکار زۆر برادرین بوو بەدەیان زاری شاتۆتە ماڵمان ناو ماڵم شوێنێکی هاتە لام شوێنەکەم من خۆشم دەویست کوڕی چاک بوو و زۆریشی لۆیەکیتی کرد بوو مەسەلەی ئەمنی دۆسی ئەمنی وازیبی حکوومەت یاریمی کوردستانە بیپارێزیتن حکوومەت یاریمی کوردستان کۆمەڵێک دام و دەستگای دانیا بۆ پاراستنی ئەو ئاسایشە ئەو ئەمنیەتە لەوانە ئاژانسی هەرێم پێک هاتووە لە پاراستن ئەنجومەنی ئاسایش مەبەست ئەنجومەنی ئاسایش پاراستن زانیاری استخباراتی وەزارەتی پێشمەرگە سەر ئەو کوجێگە پێنج کەسە چێشێک ڕوو دەدات مەسەلە چێشێک لەو سلێمانی بڕاتن ئەکری کاک بافر لە باتی مەحکەمە دەور ببینی ئەبێ هەموو کەسێک کار کارێکی پێزەون بکاتن کارێکی خراپ ناتەندروست نائەمنی بکاتن ئەبێ بەرەو ڕووی دادگا بکرێتەوە لە دادگا قایل لێ بدرێتن کە چی تاوانبارە و چی تاوانبار نییە ئەوان چون بە سێ ڕۆژدا سیناریوچیان داڕشت و هەموو یەکیتیان پێ گوناهبار کرد شتی وەلی چیت بووە باشە ئەگەر ئەنجومەنی ئاسایشیشە بەڵێ بەسەر چاو ئێوە و ئێمەش دوو کەسن و ئێوەش چەند کەس هەموو ئەنجومەنەکە بادابنیشتن ئەگەر پێویست کرد با لیژنەی پەرلەمانی لیژنەی ئەمنی پەرلەمانیش لەگەڵیان دابنیشتن دوو کەسی پارتی و دوو کەسی یەکێتی تێدا ئەنجومەنەکە سێنی یەکێتی سێ بە دووا بزانم بەڵێ دابنیشن لەگەر پێویستی کرد لیژنەی ئەمنی پەرلەمانیش لەگەڵیان دابنیشی پێویستی کرد نوێنەری هاوپەیمانانیش بابێت کاک بافڵ خۆی بە تەلەفۆن قسەی لەگە کاک مەسعود کردووە ئەڵێ کاک مەسعود کارێکی خراپەوەی کە کراوە وا پێویست دەکاتن هەردوو لامان پێکەوە دابنیشین بۆ چارەسەرکردنی ئەو کێشە چی تریش پێ باشە بێتە ناو لیژنەیە ئێمە پێمان خۆشە پێمان باشە کاک مەسعود گوتی باشە بەسەر چاو دەست خۆش ئیشێکی باشە لە پڕێکە لە جیاتی ئەو هەنگاوە بنێ لیستێکی نردووە بۆ یەکی نیشتیمانی کوردستان ئەوانە بنێنە هەولێر بۆ بەردەمی دادگا کاکە لۆ ئیتیهامیانەکەی بەلاش بەڵام ئەوان ڤیدیۆشیان بڵاوکردنەوە وایە خیر کاک ئەوە ئێمە شکن لە ڤیدیۆەکە هەیە شتان لێ بەڵێ خۆ کاتی زانیاریش لێرە پەیامی خۆیدا لەسەر ئەو گرتە ڤیدیۆیە یەکی توش ڕوونکردنەوەیدا ئێستاش ئێمە ئەڵێ هەردوو لامان بەڵەوەکو دواوتەشت بڵێ هەردوو لامان بابێ دابنیشن پێکوە هاوپەیمانانی ویست پەرلەمانی ویست پێکۆ دابنیشن چارەسەری ئەو گرفتە ئەو کریسە بکەین حەقی هاوکار زافیش بە فیڕۆنە و دیزە بە دەرەخۆنە نەکرێت وەکو دوا پرسیار یەکێتی نیشتیمانی مەوزوعان دەچێتەوە بڵێن کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران تیمی وەزاری تا ئێستا ڕایین دایبستەوە چکە وابەستەیە بە کۆبنەوەی نێوان ئێمە و پارتی لە کۆبنەوەکەوە ئەگەر گەیشتنە حەلێکی جەزری کەوت باسم کرد چیتر ناکردن کۆبنەوە لۆ 4 مانگ و 6 مانگ و ساڵی بکرێت کۆبنەوە بۆ ئەو بکردن کە بەڕاستی مەجال لە دێنوشتان پەرلەمان کۆ دەبێتەوە بەم زوانە بۆ گۆڕانکاری وەزاری بەستاوە بۆ کۆبنەوەی نێوان ئێمە و پارتی سپاس دەکەم زۆر سپاس بۆ ڕێسکاک حاجی مەسیفی ئەندامی سەرکردایەتی یەکێتی سپاسیان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ